دەیبینین. گەورە میهرەبان ئەوڕۆکە خۆمان بە خۆشحاڵ دەزانین و مای خۆشحاڵیە کە دەبین بەرهەمی جوتیارانمان سەرڕای ئەوەی کەوا پێداویستی ناوخۆپڕ دەکاتەوە پێویستی بەوەی هەیەکەوە هەناردە بکرێ و ڕەوانەی شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بکرێن. ئەو پێشاتەش لە چوارچێوەی ئەو لێکتێگەشتنەیەکەوە لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەنگاوەکانی بەڕێز وەزیری کشت و کاڵ و شاندی وەزارەتمان کە لەم دوایە سەردانی بەغدایان کرد توانیمان ئەو لێکتێگەشتنە دروستکەن لە نێوان وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی عێراقی وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا بۆ ئەوەی بەرهەمی جوتیارانمان دەرفەتی بە بازارکردنی بۆ بڕەخسێت و چیتر ڕێگیری لێ نەکرێت لە چوارچێوەی ئەو لێکتێگەشتنە پێداگری لەسەرەوەی کرا هەر جوتیارێک کاتێک کە بەرهەمەکانی خۆی ڕەوانەی شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دەکات و شارەکانی ژێر کۆنتڕۆلی حکوومەت عێراقی پێویستی بۆی هەیە کەوا پشتگیریان پێ بدەنکەوە ئەوە بەرهەمی ناوخۆیە و بەرهەمی هاوردە نییە. لە چوارچێوەی ئەو پشتگیرانە ئێمە کەرەنتینەی کشت و کاڵی عەلوێ هەولێرمان ڕاست پاردووەکەوە پشتگیری بداتە ئەو براجوتیارانەی کەوا بەرهەمی ناوخۆ بە بەرهەم دێنن. بە سوپاسەوە تا ئێستا زیاتر لە 1200 پشتگیریمان داوەتە براجوتیاران هەر پشتگیریەک زیاتر لە 20 تەن بەرهەمی براجوتیارانی بار کردو ڕەوانەی شارەکانی ژێر کۆنتڕۆلی حکوومەتی عێراقی کردووە. ئەوە هەنگاوەکی پیرۆزە مای دڵخۆشیە بۆ براجوتیارەکانمان کە چیتر بەرهەمەکانیان بە سەرشانی دانامێنیتەوە کاتێک کە بەرهەم زیاد دەکات پێویستە حکوومەت و ئەرکی حکوومەت دەبیکەوە دەرفەتی بە بازارکردنی بۆ بڕەخسێت. بەمای خۆشحاڵیە ئێستا هەنگاوەکان وا بەرەو پێچوونە بەرهەمەکانمان خواستی لەسەر سەرڕای ئەوەی کەوا پێداویستی ناوخۆپڕ دەکاتەوە و لە ڕووی کوالیتیەوە ئیقبال و خواستەی زۆریش لەسەر دەرەوەی هەرێمی کوردستان. بۆ زیادکردنی ژمارەی کارمەندەکان ئەوە ئەرکی سەرشانی خۆمانە ئێمە زیادی دەکەین